مدهامتان فبأي آلاء ربكما تكذبان فيهما عينان نضاختان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد فيهما فاكهة ونخل ورمان فيهما فاكهة ونخل ورمان فبأي آلاء ربكما تكذبان فيهن خيرات حسان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد فبأي آلاء ربكما تكذبان حور مقصورات في الخيام فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد فبأي آلاء ربكما تكذبان لم يطمثهن إنس قبلهم ولا جان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد فبأي آلاء ربكما تكذبان متكئين على رفرف خضر وعبقري حسان فبأي آلاء ربكما تكذبان تبارك اسم ربك ذي الجلال والإكرام الله أكبر الله أكبر الله
علمه البيان. الشمس والقمر بحسبان، والنجم والشجر يسجدان. الله أكبر الله أكبر الله أكبر، لا إله إلا الله والله أكبر. الله أكبر ولله الحمد. الله أكبر الله أكبر الله أكبر، لا إله إلا الله والله أكبر. الله أكبر ولله الحمد. الله أكبر الله أكبر الله أكبر، لا إله إلا الله. الله أكبر الله أكبر ولله الحمد. الله أكبر الله أكبر الله أكبر، لا إله إلا الله. الله أكبر الله أكبر ولله الحمد. الله أكبر الله أكبر الله أكبر، لا إله إلا الله. الله أكبر الله أكبر ولله الحمد. الله أكبر كبيرا، والحمد لله كثيرا، وسبحان الله بكرة وأصيلا. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا. الله أكبر الله أكبر الله أكبر، لا إله إلا الله. الله أكبر الله أكبر ولله الحمد. الله أكبر الله أكبر الله أكبر، لا إله إلا الله. الله أكبر الله أكبر ولله الحمد. الله أكبر الله أكبر الله أكبر، لا إله إلا الله. الله أكبر الله أكبر ولله الحمد. الله أكبر الله أكبر الله أكبر، لا إله إلا الله. والله أكبر. الله أكبر ولله الحمد. الله أكبر الله أكبر الله أكبر، لا إله إلا الله. والله أكبر. الله أكبر ولله الحمد. الله أكبر الله أكبر الله أكبر، لا إله إلا الله. الله أكبر. الله
الله أكبر كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. صلاة جامعة جامعة يا أمة محمد. الرحمن الرحيم مالك يوم الدين
بسم الله الرحمن الرحيم سبح اسم ربك الأعلى الذي خلق فسوى والذي قدر فهدى والذي أخرج المرعى فجعله غثاء أحوى سنقرئك فلا تنسى إلا ما شاء الله إنه يعلم الجهر وما يخفى ونيسرك لليسرى فذكر إن نفعت الذكرى سيذكر من يخشى ويتجنبها الأشقى الذي يصلى النار الكبرى ثم لا يموت فيها ولا يحيا قد أفلح من تزكى وذكر اسم ربه فصلى بل تؤثرون الحياة الدنيا والآخرة خير وأبقى إن هذا لفي الصحف الأولى صحف إبراهيم وموسى الله أكبر سمع الله لمن حمده الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر الله أكبر سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر الله أكبر سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر الله أكبر سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر الله أكبر بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين بسم الله الرحمن الرحيم هل أتاك حديث الغاشية وجوه يومئذ خاشعة عاملة ناصبة تصلى نارا حامية تسقى من عين آنية ليس لهم طعام إلا من ضريع لا يسمن ولا يغني من جوع وجوه يومئذ ناعمة لسعيها راضية في جنة عالية لا تسمع فيها لاغية فيها عين جارية
فذكر إنما أنت مذكر لست عليهم بمسيطر إلا من تولى وكفر فيعذبه الله العذاب الأكبر إن إلينا إيابهم ثم إن علينا حسابهم الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. السلام عليكم ورحمة الله. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد. الله أكبر. 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 الحمد لله رب العالمين والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين سيدنا وأسعدنا محمد وعلى آله وأصحابه وأمته خصوصا منهم على سادة ديننا وأمراء المسلمين ذوي القدر العلي والفضل الجليل سيدنا حضرة أبي بكر وعمر وعثمان وعلي وعلى الحسن والحسين وحمزة والعباس وعلى الستة الباقية من العشرة المبشرة رضوان الله تعالى علينا وعليهم أجمعين. أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته فإن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. أما بعد فيا أيها الموحدون قال تبارك وتعالى في محكم كتابه والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر. نبهني الله وإياكم عن نومة الغافلين وحشرني وإياكم تحت لواء سيد المرسلين. وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آمنا بما أنزلت واتبعنا الرسول فاكتبنا مع الشاهدين آمين. آمين آمين والحمد لله رب العالمين.
الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وأصحابه وأمته أجمعين إلى يوم الدين. أوصيكم ونفسي بتقوى الله وطاعته، وعليكم بالصلاة والسلام على حبيبه الأمين، حيث قال جل شأنه في محكم كتابه: إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. اللهم انصر الإسلام والمسلمين واخذل الكفرة والمشركين برحمتك يا أكرم الأكرمين. برایانی مسلمان و ئیماندار، سەرەتا لە ناخی دڵمانەوە بە بۆنەی گەڕانەوەی جەژنی ڕەمەزانی پیرۆزبایی لە جەنابتان و لە تەواوی برایان و خوشکانی مسلمانمان لە هەر شوێنێکی سەر ڕووی زەویدا بێ دەکەین. ومێدەوارین ئەم جەژنە ببێتە جەژنی خۆشی و شادی ڕاستەقینە بۆ تەواوی مرۆڤایەتی بەگشتی و مسلمانان و ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە تایبەتی. سوپاسی خوای پەروەردگارەکەین لەسەر نیعمەتە زۆرەکانی کە بە ئێمەی مسلمانی بەخشی. ئەمڕۆ ڕۆژی جەژنی ڕەمەزانە، ڕۆژی شادی دەربڕینی ئومەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم. بە فەرمانی خوای پەروەردگار ماوەی یەک مانگ لە دەورە و خولێکی ئیمانی و خواپەرستی نمونەیی دابووین. ئەو مانگە پیرۆزەی کە بە عیبادەت مسلمانان سەریان بەرز بوو لە بەردەمی خالقی خۆیان ئازاتی ئەڵڵاه، دڵیان پڕ بوو لە ئیمان و خواناسی، هەموومان چاوەڕێی ثەواب و پاداشتی خوای پەروەردگارین کە لەو بەیانیەی مسلمانان دێن بۆ مزگەوت، فریشتەکانی خوا لە بەردەمی دەرگای مزگەوتە ئاوەستن و ناوی نوێش خوێنان تۆمارەکەن. ئەمە گەورەترین پاداشتە بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئێمە جەژن ئەکەین و خۆشحاڵی دەرئەبڕین چونکە فەرمانی خوامان جێبەجێ کرد: فمن شهد منكم الشهر فليصم. هەر کەسێک لە ئێوە گەیشتە ئەو مانگە پیرۆزە بە ڕۆژوو بێ. مسلمانان بە ڕۆژوو بوون، شادی دەرئەبڕین و جەژن ئەکەین، قورئانی پیرۆزمان خوێند، دەستوری خوا بۆ مرۆڤایەتی لەسەر ڕووی زەویدا. ئەو قورئانەی لا یأتیه الباطل من بین یدیه ولا من خلفه تنزیل من حکیم حمید. قورئان لە پێش و لە دوایەوە، لە ناوەڕۆک و لە هەموو چوارچێوەیەکا کە پێی ئەوترێ قورئان و دەستوری خواشتی پڕوپوچی تیانە، بۆ هەموو سەردەمێک گونجاوە و دەستوری مرۆڤایەتیە. ئەو قورئانە پیرۆزەمان خوێندەوە، بە شەوانە شەو نوێژمان کرد، تەسبیحاتمان کرد، تەهلیلمان کرد، یادی خوامان کرد. حەقی خۆمانە کە شادومانی دەرببڕین و جەژن بکەین. مسلمانان هاوکاری فەقیران و هەژارانیان کرد لەو ماوەیەدا کە مسلمانان پێویستی بەوان بوو، بە فەرمانی خوا فەرمانی پەروەردگاریان جێبەجێ کرد و دەستگیرۆی ئەو هەژارانەیان کرد. پێویستە تۆی مسلمان شادی دەرببڕی، جەژن بکەیت، چونکە هەموو ئەو خاڵە جەوهەردارانە لە تۆ جێبەجێ بوو. ئەی لە ڕۆژانی جەژنا چی بکەین؟ سوپاسی خوای پەروەردگارەکەین کە موەفەقی کردین بۆ عیبادەت و خواپەرستی. بەردەوام بە لە دوعاکانت، لە دوای نوێژەکە بڵێ: اللهم تقبل منا. خوایە ئەو نوێژەی ڕابردوو لەو مانگە پیرۆزا لێ قبوڵ کردبین، ڕۆژوەکەت لێ قبوڵ کردبین، قورئانەکەت لێ قبوڵ کردبین، سەدەقە و چاکەت لێ قبوڵ کردبین. ئەمە دوعای سەرزمانی تۆ بێ. لە ڕۆژانی جەژنە لە خزم و کەسوکارت پرسیار بکە، لیان بپرسەرەوە، ئەحواڵیان بپرسە. ئەگەر سەردانی ماڵەکەیان ناکەی تەلیفۆن بکە بۆیان، چونکە بە تەلیفۆن سیلەی ڕەحم جێبەجێ ئەبێ.
سڵاوێکیان لێ بکە، قسەیەکی خۆشیان بۆ بکە، پیرۆزباییان لێ بکە. ئەوە ئەرکی تۆی مسلمانی ئیماندارە. پێویستە مسلمان لە ڕۆژانی جەژنا دڵی پاک و خاوێن بکاتەوە لە هەموو ڕقوکینەیە کە شەیتان لە دڵ و دەرونیان جێگەی بۆ کردوێتەوە. ڕۆژانی جەژن واتە ڕەتکردنەوەی هەموو زوڵم و ستەمێک لەسەر بەشەریەت، لەسەر مرۆڤایەتی. ئێمە بەداخەوە لە نزیکی جەژنە کارەساتی گەورەمان بینی، دەستی نالەبار و چەپەڵ پێشمەرگەیان شەهید کرد، مناڵیان هەتیو کردە و مناڵانەی کە چاوەڕێ بوون لەم جەژنەدا باوکیان وەکو باوکی هەموو مناڵانێک نازیان هەڵبگرێ، لە باوەشیان بگرێ، سەریان ماچ بکە، پیرۆزبایی بکەن، بەیەکەوە بڕۆنە دەرەوە. بەڵام دەستی ستەم ئەو مناڵانەی لە باوکیان کرد، ئەمە ستەمێکە کە مرۆڤایەتی و دین و ویژدان قبوڵی ناکا. لە 25 ڕەمەزان تاوەکو ئێستا دەستی جوولەکە بەسەر پیرۆزترین شوێنی سەر ڕووی زەوی، سێمین شوێنی پیرۆز لەسەر ڕووی زەویدا کە قودسی مبارەکە، کە 16مان قیبلەی پێغەمبەری ئێمە و مسلمانان بووە، سووتاندیان و مسلمانانیان شەهید کرد و بریندار کرد. زیاتر لە 60 مسلمان شەهید بووە کە 14یان مناڵن. ئایا ئەو مزگەوتە ڕەوایە بسووتێنرێ کە پێغەمبەری ئێمە پێشەوایەتی و پێشنوێژی بۆ تەواوی پێغەمبەران کردایە؟ ڕەوایە بسووتێنرێکەوە لەو مزگەوتە پیرۆزەوە تەشریفی چوو بۆ ئاسمانەکان؟ ڕەوایە بسووتێنرێ کە 2 ملیار مسلمان بە سێمین شوێنی پیرۆز و مقەدەسی ئەزانن؟ ئەوە مافی مرۆڤ لەکوێیە؟ ئەوە ویژدانی عالەم لەکوێیە؟ ئەوە مرۆڤایەتی لەکوێیە؟ بۆیە ئێمە لە هەر شوێنێکا زوڵم هەبێ، لە هەر شوێنێکا ستەم هەبێ، پێشمەرگەیەک بکوژرێ، مسلمانێک بکوژرێ، هەر مرۆڤێک بکوژرێ بە بێتاوان، لە دینی ئێمەدا، لە ویژدانی ئێمەدا، لە عەقیدە و بیر و باوەڕی ئێمەدا ڕەتی ئەکەینەوە. سوپاس بۆ خوا لە ماڵە پیرۆزەکانی پەروەردگارە عیبادەتمان کرد. بۆیە من بە پێویستی ئەزانم لەم بینبەرەوە لەم وتارەی جەژنی ڕەمەزانەوە سوپاسی تەواوی نوێژخوێنانی مزگەوتی دارولسەلام بکەم کە لە ئەو پەڕی برایەتی و نەرمونیانی و لە سەرخۆییان نوێژەکانیان لە مزگەوتا جێبەجێ کرد، عیبادەتەکانیان جێبەجێ کرد، کە سوپاس بۆ خوا مزگەوتی دارولسەلام لەسەر وتەی کاربەدەستانی وەزارەتی ئەوقاف باشترین مزگەوتی هەرێمی کوردستانە کە بە درێژایی تەمەنی 34 ساڵەی خۆی بچووکترین مشکیلەی دروست نەکردووە، بە باشترین مزگەوت دەستنیشان کراوە کە خەڵکەکەی گرفتێکیان نەبووە وەزارەت نەبووە خۆیشیان دروست نەکردووە، کە ئەمە نیشانەی تێگەیشتنیانە لە دین، تێگەیشتنیانە لە برایەتی مسلمانان. بە پێویستی ئەزانم سوپاسی کارمەندانی مزگەوت بکەم کە بەو پەڕی دڵسۆزیەوە پاک و خاوێنی مزگەوتیان ڕاگرت لە مانگی پیرۆزی ڕەمەزانە، ئەرکەکانی سەرشانیان جێبەجێ کرد. بە پێویستی ئەزانم سوپاسی بنەماڵەی بەڕێز حاجی فەقی ئەحمەدی گەڵاڵەیی و کوڕە بەڕێزەکانی بکەم کە ئەرکی بەڕێوەبردننی مزگەوتیان لە ئەستۆ گرتووە، کە ساڵانە زیاتر لە دەفتەرێک مزگەوت مەسرەفی هەیە، چونکە ئێمە هیچ کارمەندێکی حکومیمان نییە، کارمەندەکان هەمویان ئەهلین، موچەیان لەلایەن ئەو بەڕێزانەوە بۆ بڕاوەتەوە کە ئەوەش بەڕاستی مەسرەفێکی زۆرە، خوای پەروەردگار لێیان قبوڵ بکە و بیکاتە توێشوو بۆ خۆیان و باوکودایکیان لە ڕۆژی ئاخیرەتە. بۆیە جگە لە پیرۆزبایی لە خزمەت جەنابتانە دەستی نزا و پاڕانەوە بەرزەکەینەوە بۆ لای پەروەردگار و ئەڵێن پەروەردگارە عیبادەتت لە ئێمە قبوڵ کردبێ، ڕۆژوەکە لێ قبوڵ کردبین، ئەو ڕۆژە پیرۆزە، ئەو جەژنە پیرۆزەمان لێ مبارەک بکە. یا رب العالمین لێت ئەپارڕینەوە بە خاتری ناوە جوانەکانت، بۆ خاتری صفاتی بەرزە، عیزەت بفەرموو بە ئیسلام و مسلمانان، هەر مسلمانێک لە هەر شوێنێکا لە ژێردەستی کافران و زاڵمانە یا رب العالمین ڕزگاریان بفەرموو. یا رب العالمین شیفا بۆ نەخۆشەکانمان بنێرە، ئەو نەخۆشانەی کە داوای دوعای خەیریان لێ کردوین، ئەم جەژنە بکەیتە مایەی خێر و خۆشی و سەربەرزی و کامەرانی بۆ ئێمە بۆ هەموو خوشکوبرایەکی مسلمان. منیش لە ناخی دڵمەوە جارێکی تر پیرۆزباییتان عەرزەکەم و هیوادارم ئینشاءالله هەموو ڕۆژێکتان هەر جەژن بێ، هەموو جەژنێکتان هەر خۆشی و كامراني به. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.
عليه.